بیسەر و بینێری خۆشەویستی رادیۆ دەنگی گۆڕان سڵاوتان لەبێت ئەم کاتتان باش بێت هاوژینامی قم ڕووماڵێکی دیکەی کاتژمێر پێنجتان پێشکەش دەکەم وەک دیارە چەند کاتژمێرێک بەر لە ئێستا پەکەکە دوازدەمین کۆنگرەی خۆی بەستبوو و ڕاگەنراوێکیان بڵاو کردەوە و کۆمەڵی گوردەکاری و زانیاری هەیە سەبارەت بە و ڕاگەنراوە کە گرنگترینیان ڕاگەاندنی خۆڵۆشانەوە و چەکدانانی پەکەکە بوو کە بووە مانشێتی سەرجەم میدیا ناوخۆی و جیانیەکان و کاردانەوەی جیاوازی بە شوێن خۆی داهێنا و لێکدانەوەی جیاوازی بۆ دەکرێت لەلایەن هەوڵاتیان لەلایەن شارەزایان لەلایەن کۆمەڵی کەسانی دیکەوە ئێمە لە ڕووماڵی کاتژمێر پێنج ئەمڕۆدا دەمانەوێت گفتوگۆی زیاتر لەم بارەیەوە بکەین ئایا وردەکاری و یاخود مەرجی چەکدانانی پەکەکە تەنها بەم جۆرە یاخود وردەکاری زیاتر لەم بارەیەوە بڵاو دەکرێتەوە لە دوای 40 ساڵ لە خەبات پەکەکە یاخود ئەو ڕێکخراوە ئامادە بوو کە شەکدا بنێ بەڵام ئایا مەرجەکان چێ وردەکاریەکان و لێکدانەوەکان بۆم بابەتە چیە بەسواسەوە میوانداری زۆر بەڕێز علی کەریمیمان کردووە کابڕێزان سیاسەتمەدارە لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە لەگەڵمانە کاک علی سڵاو لێ بێم کاتەوە باش سڵاو ئێوارەتان باش سڵاو لە جۆگرانی بەڕێزی ڕادیۆ دەنگی گۆڕان ئەمرکەن زۆر سوپاس کاک علی ئەگەر پێمان بڵیت دانانی بێگومان ئەم بابەتە بە چەند هەنگاوێک یاخود بە چەند پلانێک گەشتۆ تێریکە ئەم ڕاگەنراوە بڵاو بکرێتەوە لەم کۆنگرێدا ئەوە ڕابگەێنرێت کە پەکەکە چەکدا دەنێت و وردە ئەم پرۆسەیە دەست پێ دەکات ئایا پەکەکە یاخود ئەم ڕێکخراوە بەم ئاسانیە ئامادە دەبێت کە دەستبەرداری ئەو هەموو خەبات و چالاکیە بێت کە لە ماوەکانی ڕابردوودا ئەنجامیدا و چەکدا بنێت پێشەچی ئەبێن با یەکش دڕونکەمەوە ئەویش ئەوەیە کە حقیقت پەکەکە زۆر هەڵەیە زۆر هەڵەیە بە تایبەت کۆمەڵک لە برادرانی فەیسبوک و دنیای سوشیال میدیا بە ناوی ئاشبەتاڵ ناوی دەبنەوەوانە ئەمە زۆر جیاوازە لەگەڵ ئاشبەتاڵە ئابووبەرانەکەی ساڵی 75 یەکجار زەمین و ئاسمانی فەرقە ئەو کەسانەی کە ئاوا باز دەکەن دیارە نە لێکدانەوەیان هەیە بۆ سیاست نە لێکدانەوەیان هەیە بۆ هێزێک کە 45 ساڵی ڕەبقە لە ساحەی خەباتێکی بێوشاندایە ئەگەر ئەو برادرانە تێنەگەیشتون لە دۆخی کورد لە تورکیا من پێیان دەڵم پێشنیاریان پێ دەکەم کە کتێبەکەی موسا ئەنتەر بخێننەوە کە لە سەردەمی حەربی عالەمی یەکەم کە حکوومەتی تازەی تورک دانرا چۆن لەگەڵ کورد ڕەفتاری کردووە لە ماوەی ئەم 120 ساڵیدا حتا ئەمڕۆکانە ئەمە تا ئەمە لەوە نەگەین کە کورد لە چ دۆخێکدا بوو لە تورکیا و پەکەکە لە چ ڕۆژ و سات و کاتێکدا دەستی بۆ چەک بردو خەباتی دەست پێکرد لە ساڵی 1970 و دواتری لە ساڵی 1984 خەباتی چەکداری دەست پێ کرد ئەمەوە دیارە ئێمە هیچمان بە حیز نەکردو لێ مناقەشە لەگەڵ ئەو خەڵکەی کە ئەوە نازانێ بە نێوی ڕۆشنبیر دەبێ وازی لێ بنین و مناقەشیان لەگەڵ مەکەن چونکە حقیقت ئەوەیە کە تورکیا برادرانی پەکەکە سەرکەوتوو بوونەوە ئەویش ئەوەیە کە قۆناغی خەباتێکی تاریک و ئەنگوستە چاوی سەردەمەکانی ئاتاتورک و عیسمەت ئینینۆ و ئەوانەی دیکە یەک بدوایەکێدا کە لەو ساڵانەی ئاخرێدا هاتنەکایەوە ئەوانەیان بەجێهێشت و هاتوونە قۆناغێک کە حکوومەتی تورکیا وەکو کەسێکی وەکو باخچەلی یەکی وەکو ئۆردۆغان دێ و پێشنیاری خەباتێکی مەدەنی خەباتێکی شارستانیان بۆ دەکا و پیان دەڵێ کە دەست بە چەک هەڵبگرن فعلەن ئەو خەباتە کە 45 ساڵە لە شاخن و 45 ساڵە خەباتی چەکداری دەکەن ئەمە بە غێرز ئەوەی کەم ڕاستە ئەگە ئەو خەباتیان نەکردایە شناسی کورد شناسنامەی کورد بە یەکجاری توابەوە وەکو زۆربەی گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە هەبوون و ئێستا نین ئێمەش ئاوەمان لێ دەهات کەوابێت ئەو پەکەکە سەرکەوتوو بوو لەوەی کە قۆناغی خەباتی لە خەباتێکی پیس و ژێرزەمینی و چەکداری و هەمووی ئەوانەوە بواستەوە بۆ خەباتێکی مەدەنی ئەو خەباتی مەدەنیە کە ئەو ڕۆکانە گەنجانی ژێر 18 ساڵ و 17 ساڵ و 16 ساڵ لە سەرجاددەن بەڕێی من زۆرتر دەستکەوتی دەبێ بەڕێی من باشتر دەبێ و ئەو هەموو خێنەش ناڕژێ بەڕای بەڕێستان ڕێکخراوەکە لە ئێستادا بڕیارێکی درستی داوە بەوەی کە قۆناغی چەک هەڵگرتن یاخود جۆرێک لە خەباتی ئەنجامداوە لە ماوەکانی ڕابردوودا کە بۆ سەردەمی ئێستای یاخود بۆ دۆخی ئێستا ناگونجێ و پێویستە کات
ڕێڕەوی بڕاردانەکەی و ڕێڕەوی خەباتەکەی بگۆڕێ بۆ خەباتی مەدەنی بە دڵنیایی چاکی بۆچی بە دڵنیایی ئەمن پێم وابێکە لە هیچ گۆشەیەکی دنیاە ڕاستە لە ڕۆژهەڵات ئێمە تاقە وڵاتێکین کە ئێستا کوونێ ئەو خەباتی شۆڕژگێری بەڵە لە ناو دوو بازنەدا بڵێن ئەو خەباتی شۆڕژگەریە دەڵێن هەیە بەڵام کاکە ئێوە جوەرە سیرکەن بزانن لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا کە ئێمە پەنابەرین لە باشووری کوردستان و 30 ساڵی ڕابردوودا و لە ئۆردوگاکان ماوینەوە بەغەیرە خۆگن خاندن و بەغەیرە ئەوەی کە خۆمان ترشاندووە چی دیکەمان دەستکەوتووە یعنی ئەمە قسەیەکی بەڕێز مامجەلالم قەت لەبیر ناسیە کە دەیکوتە ئێمە ئەو زەمانی دەیکوت فەرماندەی سوپای پاسداران فەرماندەی ئەوە هاتۆ دەڵێ کاکە ئێوە چەندمان لێ دەکوژین کە کەمینێک دەکەن و دێنەوە ئێمە ڕۆژانە 600 نەفەرمان فقط پاسدار و کاربەدەستی دەوڵەت لە دەعمی سیارات و لە ئەوەدا لە ناو دەستێت تەواوی ئێمە دەستکەوتێکی ئەو تۆمان نەبووە بۆیە ئەمن پێم وابێکم ئەوەی کە پەکەکە کردوێتی هیوادارم تەئسیری هەبێت ڕنگدانەوەی هەبێت لە باشووری کوردستان و ئەوە ڕۆژە ئەوە تەکلیفی معلومە و زۆر زار چاشتی بۆ چوون تا ئێستا و ئەو جارەکانە با یەکشی زیکر بڵێن پەکەکە فقط قەندیلی نییە پەکەکە هەمومان دەزانین لە زۆربەی وڵاتاندا ئەوەی هەیە یعنی بەردەوامە مەسەعانەکانە لە ڕۆژئاوا لە ڕۆژهەڵات بە پەژاکی هەیە لە ڕۆژئاوا کاکە جێیشێکی 7,000 کەسی هەیە کە هەمویان خۆیان بە تەلەبەی ئەوژەلان دەزانن بە تەلەبەی پەکەکە دەزانن خودی فەرماندەکەیان ئەو فەرماندە مەزنا کە پێی دەڵێن مەزلوم کۆبانی یا مەزلوم عەبدی کاکە خۆی یەکێک لە تەلەبەکانی بەڕێز ئۆزەلانی ئەوەدا بۆیە ئێمە نابێت دیگەرانی ئەوەی بین ئەو کەسانەی کە دێنە سەر خەت و دێنە سەر سۆشیال میدیا و قسەی سووک دەکەن و ئەوان دەی بخۆیان داپسنەوە بسن تۆزێک متالعە بکەن و بزانن کە لەکوێ ڕابۆچووە دەمکو بزانن ساڵی 1970 کە پەکەکە دەستیدا ئەو خەباتە لەکوێ بوو کوردی تورکیا هیچ شناسێکی نەبوو هەمووی لە زیندانەکاندا سەرکوت دەکران کەس نەیدەوێرا بە کوردیش قسە بکە ئەم ڕۆکانە بزانن لە کۆمەلگای نێونەتەوەیی لە ئەنواعی شۆن و جێگای گەورەی دنیاە دەوڵەتان کاکێستایەکی وەکو ڕۆژاوای کوردستان زانە ئەنواعی دەوڵەت دەسەرخەتن ئەنواعی دەوڵەت دامیان دەکەن بۆیە ئەمن پێم وابێ دەبێ ئەوان تۆزێک ئەو زار کاتێک کە ئەم مەجای ئەگەر من مەجای خەباتی مەدەنیم هەبێ والله گوناحە من دەست بۆ چەک بەرم کاتێک من توانم بچمە سەر جادە و دەوری پارلەمان بگرم و پێ بە عەرز دادەم لە دەوری پارلەمان و لەبەر دەرگای پارلەمانەکە بۆ ئەوەی نەکەم بۆ بچم گەنجی خەڵک لاوی کورد بە کوش بدەم ئەم پێم وابێ ئەوە زۆر جیرانە نییە و دەبێت ئەو خەباتە هەڵبژێرین کە ئەو ڕۆکانە مەطلوبە لە دنیادا ئەو ڕۆکانە قبوڵە لە دنیای غەربدا و لە دنیای پێشکەوتوی دنیای ئەو ڕۆکاندا دەبێت ئەو کە ئەوە کارە بکەین و ئەو جارەکانە حەقیقەتێکیشەیە ئێمە دەبێت پەلە نەکەین ئێمە زۆر پەلە دەکەین کاکە ئێمە با پەلە نەکەین بزانین ئەوە هەنگاوێکی زۆر باش بوێرانە ئەم پێم وابێ ئەو هەنگاوەی بۆ من زۆر ئاسانە ئەو ڕۆ دەست دەمە کەڵشکۆتێک و کەڵشکۆتە شتاوێک و سما و ئاسۆسەی و بڵم خەباتم دەست پێ کرد بەڵام زۆر گرانە دوای 46 ساڵ کە پەکەکە بێ ئەو بریارە بوێرانە بدا کاک عەلی یعنی بڵێ ڕوونە کە پەکەکە بەنیازە چی بکات بە پێم لێکداوانەوە و بە پێم شرۆڤەکارێنی کە دەکرێت و لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووشدا بە بەردەوامی ئەم شرۆڤانە کراوە و لێکدانەوەکانی بەڕێزی شت هەر ینی ڕێنماییمان دەکا بۆ ئەوە پەکەکە ئامادەیە کە چەکدا بنێت دەست بە خەباتی مەدەنی بکات بەڵام ئایا بەبێ هیچ مەرجێک یاخود هیچ وردەکاریکی دیکە هەیە کە پەکەکە تا ئێستا بڵاوی نەکرد بێتەوە یاخود لە ماوەی داهاتوودا هیچ نیازێک هەیە کە وردەکاری دیکە بڵاو بکرێتەوە یان هەروە بەبێ هیچ مەرجێک یاخود بەبێ هیچ پێشمەرجێک پەکەکە ئامادەیە کە تەنها چەکدا بنێت و دەست بە خەباتی مەدەنی بکات دقیقاً باشی بۆچی دادەجان حقیقەت ئەوەیە کە ئێمە نابێ ئاواوە نێو پەڕێنوە ئەمە پێم وابوو کە دەبێت پەلە نەکەین هەر ئەوەشم بۆ باسکردی لە پرسیاری پێشودا ئێمە پەلە نەکەین ئێمە هەنگاوێکی گەورن دراوە لەلایەن پەکەکەیەوە ئەو کتۆپەکەی خشتۆتە ساحەی پارلەمانی تورکیا و
خودی حکوومەتی تورکیا با منێکشت تێ بڵم لێرەدا بەجددی ئەم حکوومەتێک کە تۆ دەیبینی ئەو پارلمانەی کە تۆ دەیبینی هەمووی سێبەرێکی کاڵە حکوومەتە واقعەکە لە ژێرە تاریکە ئێمە نایبین ئەو حکوومەتێکی ئەمن باسی دەکەم کە لە پشتی پەردا تورکیا هەڵدەسوڕێنێ ئەمە ئەو پێی ناخۆشەوە ئەو پێی ناخۆشە چونکە ماوەی 120 ساڵە بە نیوی شەڕ لەگەڵ کورد شەڕ لەگەڵ دژە تورک بە قۆلی خۆیان ئەوان وا دەڵێن شەرعیەتیان داوا بە خۆیان شەرعیەتێکی گەردەڵی شەرعیەتێکی سیاسی شەرعیەتێکی مانەوە شەرعیەتێکی ئەرتەش و جێیش بۆیە ئەو ڕۆکانە ئەوان ناڕەحەتن ئێمە نابێ وە دوایوان کەوین ئێمە دەبێ وە دوای ئەوانە بکەوین کە ئەو ڕۆکانە وردە وردە خەریکن مەشروعیەت لەو کۆنە ژێنەراڵ و لەو کۆنە مافیایی تورکیا کە دەوڵەتیان بڕێوە بردو لە پشتی پەردا دەبێ ئێمە شەرعیەت لەوان بستێنینەوە و ئەوان ئەو شەرعیەتیان لەوان ڕستاندەوە ئێستا تۆپەکە لە ساحەیەوە بڵێ قسەکەی تو ڕاستە دەبێ ئێستا ئەمە کار بکەین لەباری لۆبیەوە لەباری پارلەمانتاریەوە لەباری کۆمەڵانی خەڵکەوە بێنە سەردابی بڵین باشە زۆر باشە ئەوە پەکەکە کاری خۆی تەواو حتا تەنانەت ئەو قسەی کە من دەیکەم بۆ جەماعەتی ماڵی بارزانیش ڕاستە چونکە ئەوانی ئەوە چەند ساڵە بەناوی پەکەکەی دەماتەوە سێنەوە و ئەوە شەرمانێ و پەکەکە شەرمان پێ دەبێت زۆر باشە هەرموزام ئێوە چ دەکەن بۆ میلەتەکەی خۆتان ئێستا ئەمە دەبێت ئەو فشارە بخینە سەر پارلەمانی تورکیا کە بڵێ ئەوە پەکەکە چۆوە ماڵێ پەکەکە نەچێتەوە ماڵ خەباتی ئاشتی و خەباتی شارستان مەدەنیانە دەکات ئێوە چ دەکەن ئێوە دەبێت چ بکەن ئەم پێم وادە جارێ زووە پەکەکە هەنگاوی خۆی ناوە لەمە دووە ڕۆژ ڕۆژی ئەوەیە کە تورکیاش هەنگاو بنێت وە نیازی خۆی پیشان بدات ئەوە ئیتر ئێستا ئەمە تقریبان ئەوە چەنەوە سێ مانگە چوار مانگە ئەو بەحسارە دێن و دەڕۆن ئەمە هەر دڵی کاکە تورکیا قسەی نەکردو تورکیا قسەی نەکردو تورکیا هیچی نەکردو باش ڕاستە قسەیە زۆر ڕاستە بەڵام تر لەمڕۆ بەدواوە تورکیا ناتوانێت بڵێ ئەمن جارێ دڵنیانی ناتوانێت ئەو بیانوانە بێنێتەوە ئەگەر تورکیا ئەو بیانوانە بێنێتەوە دڵنیا دەکەم جۆگرانی بەڕێزی تۆش هەمویان دڵنیا دەکەم کە ئەمە بەغێر ئەو حکوومەتی ئۆردوغان و باخچەلی و نازانم پارلەمانی تورکیا ئەمە حکوومەتێکی دیکە لە پشتەریوانەیە کە بریاری هەموو شتێکی دەدا ئەو حکوومەتی پشتەریوانە ئەو مافیایە بەبێ شەڕ ناتوانێت حکوومەت بەبێ وەی کە دیانویەک نەدۆزێتەوە بۆ ئەوەی کە ئیدامە بە حکوومەتی سەرڕۆی خۆی بدا 120 ساڵە و کاری دەکات 120 ساڵە ئەوان بە ناوی کورد شەڕی ناو خۆمان هەیە کورد مڵۆزمەیەکی گەورەیە لە ناو خۆماندا کوردووە ئەوە تا بزانە چیان نەکردووە بۆیە ئەم پێم وابێ فرسەتێکی یەکدار زێڕینە باششت تێ بڵم ئەمن بریاری چەکدانانم زۆر پێگرینتر و قورسترە تا بریاری چەکەڵگرت باشە منیش هەر دەمەوێت ئەو پرسیارە بکەم خەباتی مەدەنی بۆ ڕێکخراوێک کە لە ماوەی 50 ساڵی ڕابردووی تەمەنیدا بەردەوام خەباتی شۆڕژگێڕانە و چەکداری و کۆمەڵی ڕێخستنی دیکەی هەبووە کەمێک زەحمەتتر نابێت لە چاو خەباتێکی دیکە کە خەباتی پەرلەمانی و ناوشار و جیاواز یاخود بە تەواوەتی وەکو ئەوترێ 120 پلە جیاوازتر لەو خەباتەی کە لە ماوەکانی ڕابردوودا ئەنجامی داوە زەحمەت نابێت بۆ ڕێکخراوێکی لەم جۆرە بەعکسەوە ئەگە تۆ چاو لە خەباتی 20 ساڵی ڕابردووی پەکەکە بکەیت تۆ بزانە پارالێر لەگەڵ خەباتی شاخ و خەباتی گریلایی بزانە ئەنوا و ئەقسام خەباتی شاریان کرد ئەنوا و ئەقسا حیزبی مەدەنیان دروست کردووە دەمێک هەدەفەوە دەمێک دەم پارتێ دەمێک نازانم سیێزاوندیان ناو گۆڕیوە ڕوان پێستان ناوەکان لە تەزێنم نی بەڵام ئەتۆ بۆ خۆ دەزانی کە ئەو جارەکان بۆ یەکەم جار خەباتی بەدەنی ئەوان بوو کە توانی کورسێتە پارلەمان جاران سەتادە تێپەر نەدەبوو لە پارلەمان بە هیچ شێوەیەک کە کوردستانی نوێنەری ڕاستەقینەی خۆی هەبێت ئێستا ئەوە چەند ساڵەوە 15 ساڵە ئەوە سەلات دەمیرتاشە خەڵکی وەکو ئەحمەد تورک دروست بوو خەڵکی وەکو لەیلا فڵانە خەڵکانێکی دیکەی زۆر ئەوە فەرین بڵتاکە ئەوانە هەمویان دەستکەوتی خەباتی مەدەنی بەڕاستی و ئەوانە بگای شانازین و ئەوانە دیپلۆماتکار هەیەکی خەباتکار هەیەکی واری خەباتی مەدەنی کە ئەمن شانازیان دەبێت پێوە بکەین و پێمان وانە بێ
کە وەکو هێزگەلی کلاسیکی باش و ڕۆژهەڵات ئەوە پێشمەرگەیە و لە شاخەوە ئەوی دیکە نووسووە نه ئەوان نەتەنیا نەنووسن بەڵکو پەرەیان پێدا بە بزانە ئەتۆ یەک شت پێ بڵم ئەتۆ مەسەلەن لە ساڵی 90ەکانەوە ئەوان هاتن لەباری ئەو دەم کە ئەسەن میدیا جوانە بوو هاتن مەسەن تەلەڤیزیۆنی چەندانە بنیمێت تیوی هەر چوار پارچەیان پێکەوە بەستەوە مەسەلەن لەباری فەرهەنگیەوە بزانە چیان کرد بۆ میلەتی کورد یعنی ئەو زمانەی کە ئێستا من لەگەڵ کابرایەکی خەڵکی ماردین یا دیاربەکە قسان دەکەم هەر نەتیجەی ئەو زمانەیە کە ئەو تەلەڤیزیۆنە گەشەی پێکرد و شتێکیاندانە بنیوی سوڕمانجی ئەمانە هەمووی خەباتی مەدەنی کە من دەستخۆشیان لێ دەکەم بەڕاستی دەڵم ئەوانە نیشتون کە یەک جێ بەسەردا بکەون و بڵێن وڵا لە شاخەوە هاتون جاخۆ خەباتی مەدەنی نازانن نەخێر ئەوان خۆ فقط جەمیل بایەق و مراد قڕێڵان و ئاپۆیان نییە بە سەدان پەوی بۆ پاکیان بە سەدان سەلادی بیرتاشیان دروست کردووە باشە کوردستانی باشوور بۆیە دەڵم ئەمە هەمووی نیشانی ئەوەیەکە پەکەکە لە قەندی خۆی قەدیس نەکرد بوو کە خەباتێکی گریلایی و پارتیزانی بکە کردوێتی ئەوەی کردووە بە چاکی کردووە بەڵام ئەو ڕۆکانەی تر ئامادەیە بۆ هەموو تەشنە خەباتێکی دیپلۆماسی و هەموو خەباتێکی میدیایی بە تایبەتە تو بزانە لەباری میدیاوە تۆ بزانە دەسەڵاتەکانی باشووری کوردستان بە یەکەتیش و پارتیش و بە ئەوانی بچووکەکانیش چیها پارە و شتیان سەرفی میدیا کردو ئەوە سەدان سایتی سێبەریان هەیە سەدان پەیجیان هەیە سەدان تەلەڤیزیۆن هەیە لەو وڵاتە بەڵام بزانم هیچیان ئەفێکتیان تاسیریان بەقەت ئەو میدیای پەکەکەی هەبووە هەر چوار پارچەی کوردستان میدیای پەکەکە ئەو ڕۆکانە یەکێک لەو میدیانەیە کە خەڵک ڕازعی دەکات خەڵک باڵایان یاخود ڕێبەری باڵای پەکەکە بەڕێز عەبدوڵڵا جەلان ئاماژەیان بۆ داواکەوان کاردانەوەیان بۆ بانگەوازەکەی و بۆ ئەو پەیامەی کە ئاڕاستی کردن ئەمڕۆ بڕیاریاندا و 12مین کۆنگرەی خۆیانیان بەست و ئاماژەیان بۆ داواکە ئەوان پەکەکە هەڵدەوەشێننەوە و خەباتی چەندین ساڵی شۆڕژگەرانە و چەکداری کۆتایی پێدەهێنن و هەنگاو دەنێن بۆ قۆناغێکی دیکە و قۆناغێکی نوێ وەک میوانەکەم ئاماژەی پێدا کە دەکرێت یاخود جێگای قبولکردنە کە پێشوازی لەم بڕیاری پەکەکە بکرێ ڕەنگە چەند هۆکارێک وە خود چەند وردەکارێکی دیکە لەم بڕیارەدا هەبێت کە گونجاوترین خەبات بۆ ئەو ڕێکخراوە لە ئێستادا خەباتی مەدەنی و هەڵوەشاندنەوەی ئەو ڕێکخراوە و ئەو پارتە سیاسی بێت و لە هەرێمی کوردستانیش لەلایەن هەرێکە لە نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان پێشوازی لەم بڕیارەکرا و هەروەها سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان مەسعود بارزانیش بە هەمان شێوەویش پێشوازی لە بڕیارەکە کردووە ئاماژەیان بۆ داخڵێکی گرنگ وەرچەرخان بێت و پێشوازی لە